لا سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە لەلایەن ئیستیعماری بەریتانیەوە تا بە ئەمڕۆ دەگات تعریب وەکو ئاگر لە پوشووی خاچی کوردستان بەربووە هەر لە بەدرە و جەسانەوە ئەوە وردەوە خەریکە دەگەنە بن چەمچەمان ڕۆژانە تعریب دەکرێت کوردیش زۆر دڵی خۆشە دەڵێ دەستورمان هەیە لە دوجاریشدا وتیان بە ئومێدی ئەوەین کە ئەم حکوومەتە تازەیە واز لە تعریب بێنێ و بکرێ مادەی 140 جێبەجێ بکرێ ئەخۆ جێبەجێکرێ ئەی هەر ئەمڕۆ عەرەبی هاوردە بە پشتیوانی سوپای عێراق پەلاماری کوردیان داوە لەسەر ئەم بابەتە هەندێک قسەی زیاتر دەکەین پرسی زیاتریش دەکەین داخۆ ئەم دۆخی برایەتی کە پێی دەڵێن برایەتی بەرەو کوێ دەچێ مادەی 140 جێبەجێ دەکرێت ئەگەر جێبەجێکرا بە زیانی کورتەوە و نابێت دوایە هەموو تعریبە بە میوانداری زۆر بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە کاک فەهمی شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ماندووش نەبن دەزانین زۆر ماندوون دەستان خۆش بێ دووبارە سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان بە کۆبوونەوەکەتان دەست پێ بکەین ئێوە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی چڕ و پڕتان هەبوو لە کەرکووک سەبارەت بە جێبەجێکردنی مادەی 140 و دۆخی ناوچە داگیرکراوەکان سەرەتا دەمەوێت بپرسم دۆخی دانوستان و کەشی کۆبوونەوەکانتان چۆن بوو نیەتی چارەسەرکردن هەیە یاخود هەر وەکو داگیرکەر و خۆ بەزلزان قسەیان لەگەڵ ئێوە کرد ئەم کاتتان باش لە ڕاستیە کاک حاکم قسەکردن لەسەر جێبەجێکردنی مادەی 140 دەستور و ئەو ئەگەر و پێشاتانی لە بەردەمانن قسە و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی ئێجگار دژوار و من بەش بە حاڵی خۆم پێم وانییە کارەکان هەروە ئاسان بن بەڵام ئەشکرێ بڵین لە بەردەم دەرفەتێکی نوێین دەرفەتێکی نوێ بۆ مانایی کە لە ماوەکانی ڕابردووە یاخود لە کابینەکانی پێشترە زۆر بەکەمی باسی مادەی 140 و ناوچە کوردستانەکانە کرا ئەگەر باسیش بیان بکردایە زۆر شەرمینانە قسەیان لەسەریە کرد خۆشبەختانە ڕوایەکی هاوبەشی کوردی هەبوو و جنابی سوودانیش لە کارنامەکەیە بە وازحی ئاماژەی پێداوە بۆیە ئەم دەرفەتە نوێیە ئەکرێت ئێمە هەندێک ئومێدی لەسەر هەڵبچنین بەڵام هەرگیز یەکسان نییە بۆی کە پێمان وا بێت مادەکە جێبەجێ بووە و دو ئامانجەکانی ئێمە بەدی هاتوون زۆر قورسە بەڵام ئەمینێتەوە سەرەوەی کە ئێمە بە شێوەیەکی ئارام کار لەسەر جێبەجێکردنی دوابڕگەکانی بکەین و بە شێوەیەکی ئارام هەوڵ بدەین مادەی 140 دەستور وەکو حەقێکی شەرعی عێراقی کە قەرارە عێراق وڵاتێکی دەستوری بێت ئەم مادەیەش وەکو کۆمارەکان کار لەسەر جێبەجێکردنی بکرێت بەڵام بەگشتی من پێم وایە ئەتوانین بڵین سەرەتایەکی باشە بەڵام هەرگیز یەکسان نییە بۆی کە ئاستی چاوەڕوانیەکان زۆر بەرز بکەینەوە زۆر باشە کاک فەهمی ئێوە سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانن بۆ خۆش زۆر باش دەزانی کێشەی سەرەکی کورد لەگەڵ عێراق لە دروستبوونیەوە کێشەی خاکە خۆ دەزانی ئەوان هەر لە بەدرە و جەسانەوە تعریبیان کردو وا وردەوە لە خەریکە دەگەنن بن چەند چەماڵ پێتان وایە حکوومەتەکەی سۆدانی کۆمەڵێک بەڵێنی داوە ئایا ئەمانش هەر بەڵێنە دەڵێ ئەم کێشانە چارەسەر دەکەم و عەرەبی هاوردە دەکشێنمەوە مادەی 140 جێبەجێ بێت وڵا من پێم وایە ئەم کارنامەی سوودانی هەندێک ئومێدی تایە ئەوە بەشێک لە بەرچاوڕوونیەکان و لە خواستەکانی خەڵکی کوردستانی تایە بەڵام بە بڕای من ئەمە هەرگیز یەکسان نییە بۆی کە پێمان وابێ ئیتر ئەمە دو ئەرکە من پێم وایە ئەم کارنامەی بەڕێز سوودانی چەندێک گرینگە کە پێداگری سەرکردایەتی سیاسی کورد بووە دوجار ئەم کارنامەیە ڕوئیای هاوبەشی سەرکردایەتی سیاسی و حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە جێکراوەتەوە لە کارنامەکەیە بەڵام گرنگتر لە کارنامەکە ئەوەیە ئێمە خۆمان وەکو کورد خۆمان ئامادە ئەکەین بۆ بەدیهاتنی ئەم ئامانجی ئێمە واتانە ئەرکێک نییە تەنها لەسەر سوودانیە بەقەد ئەوەی کە خۆشمان پێویستە خۆمان ئامادە بکەین و هەموو سەرکردایەتی سیاسی کرد حکوومەتی هەرێمی کوردستان فراکسیۆنەکانمان لە بەغدا ئەو پلۆپۆستانی کە هەمانە لە بەڕێز جنابی سەرۆکۆمارەوە بۆ کۆی وەزارەتەکان بۆ هەموو مؤسساتەکانی خۆمان پێکەوە دەبێت ئێمە بچینە ئەو مفاوزاتەوە ئەگەر نا بەڕاستی مادەی 140 دەستور پرسێکی ئالۆزە و پێویستی بە موحەدی و بە یەکڕوئیایی و بە یەکدیدی هەیە بۆ چارەسەرکردنی واتە بەشێکی جنابی سوودانیە بەشێکی گەورەی هەوڵەکانش بە جێبەجێکردنی ئەمینێتەوە سەر خۆمان چۆن ئەتوانین پشتیوانی و سەپۆرتی ئەم حکوومەتە بکەین زۆر باشە کاک فەهمی لە کاتێکە ئەمڕۆ ئێوە لەو بێنە و بەردەیە و لەو مناقەشە توندانە بوون لە کەرکووک هەر ئەمڕۆ
عربی هاوردە لە داقوق بە پشتیوانی سوپای عێراق ئەمە زۆر گرنگە بە پشتیوانی ئەوان پەلاماری کوردیاندا ویستیان زەویەکانیان داگیر بکەن چەند کەسێک بریندارن ئەگەر فریای ئەمە نەکەوین پێتان وانە ئەوەی کە هەمووان لی دەترسان با بەڕاشکاوانە قسە بکەین بە بێ پەردا شەڕی نەتەوەی ڕوونادات. والله كاك حاكم اما يكم جارني اما برامبر بإما بكن من لما يشج ماقي رابردوا زورترين هولو كوشما بو كالرقل لم جمو جولانا بقرين لما وكاني بيشوتر لسرقران بيشوتر لخانقين ولا دورو بري كركوك براسي ام هنقاوانا جيقيني قراني كي اجقال قولن ومن باش بحالي خون بلامو غريبة اما لآنوساتي بنا كرنوي حكومتيني عراقين بين لمباردو خيا عرب كوب بنوا وجيش بشتيانيان كان بيتسر زي كشتوكاله كان هر بوزانياري جناب او ناوتشي قندي فريق لا حفته غار مقاطعي شانزن زكي 2240 دونم زي ايما لنا عرب هاورد كانوا كيلراونتوا وامر دفتيان نداوا ايما زي كان خمان كم ترى للصدون بيكيلينوا وبراستي او كامر الرجاء جيجين قراني كي قولا من باش بحالي خون بيوما اگر مادي 140 دستور جبجي نكريت وفشاركان بمجر بكريت السر كرد لو منطقانا دبيت شاوري بكين اي كاك الشري كرد عرب شي او كامر الرجاء لبيني جوتياري كرد وجوتياري عرب الرجاء اگر ام كيشي اشار سر نكريت ببيقمار روبري قرفتا كان روبري من بلاني كان ما زياتر ابن من بيوما اما زنجيكا كدبيت جدي سربين وكو سركرداتي سياسي كرد وكو حكومة يريمي كردستان بدي قتر تعامل لقل امبرساني يمكن ومن هرلم برنامج وداوالا تواي فراكسيون كردية كان كم رجي أويا كنسر أم بابته بجدي بين السرخات ووظيفة أنا أم برسا ببرسي أساسي خوان ببينن وهمو برسا كانت البرسي لاوكيا بقد أويك أما برسي خاكا برسي زي كشتو كالي كاني إيميا حقا لسر أم بابته باشتي بين السرخات ودرفد ندن كجاري كتب مجرى بلاماري جوتيارة كردية كاني إيما بروجي رناكو وغدرنا حقيقي زوري أم برامبر بس زور باشا كاك فهمي كاتم زور كم ما ودزانم إيوش زور أما دون دوا برسيار أجر بكورتيش ولا عملتهم من زور سپاس دكم إما زور باسي مادي 140 دكين بلام أو تعريبي إسال لكركوك وخانقين وديالة دكري زور لو زياترك لسردمي صدام حسين كراوة بهزاران عرب هن راونة أوي باشا أجر ما دكا جيب كري وكو خوي كدلين بس يعني كورتواو نابي أجر بكورتيش ولا عملتهم من سپاس دكم بەبێگومان ئێمە نابێت زۆر نیگەرانی ئەم بابەتە بین ئەگەر مادەکەوەکو خۆی جێبەجێ بکرێت ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ بنەمایەکی ئەساسی کەویش ئەحسای ساڵی 57 واتە ئەوانەی کە لەناو سەرژمەری ساڵی 57 گیان نەبوو بێتەوە ئەگەر ئێستش هاتوێتنە ئەم ناوچانەی ئێمە نابنە بەشێک لە گرفت و لە ئەرقەنە لە بەردەم جێبەجێکردنی مادی 140 دەستورە واتە ئەگەر نیەتێک هەبێ بۆ جێبەجێکردنی مادەکە کۆمەڵێک ڕێوشێنی زۆر گرنگدانراوە دەبێت پابند بن بۆ ڕێوشێنانەوە بەبێگومان ئەو کاتە کێشەکان کەمترە بێت بەڵام ئەوەی کە حقیقەتە ئەوەی کاکە حاکم ئەم مادەیە لەمە زیاتر تاخیر بێت ڕوبەری ململانیەکانمان لەو ناوچانە فراوانترە بن و کێشەکانمان ئاڵۆزترە بێت دوور نییە ئێمە لەو ناوچانە ڕوبەری کێشەی گەورەتر و گرفت و ئازاری گەورەتر ڕوبەری نەتەوەکەمان دەبێتەوە. بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیداری هەرێم گەلێک سوپاس بۆ ئێوە بۆ بەشداریکردنتان ماندوومان کردن سوپاس بۆ ئێوە شەوتان باش.